ئەو کاتان باش هیوادارم لە خۆشی دابن. هەروەکو دەزانن من حەز لە سیاسەتی ڕۆژانە ناکەم، بەڵام بابەتێک کە پەیوەندی بە استراتیژی واتە داهاتوویەکی درێژترەوە هەبێ بێگومان حەز ئەەکەم بۆ سوونی خۆمی لەسەر بڵێم و قسە بکەم. هاوڕێیان دەمەوێت لەو بەرنمەیەدا زیاتر تیژک بخەمە سەر کاریگەریەکانی ئەو شەڕی ئێستا لە نێوان ئێران و ئیسرائیلدا دەقەومێ و ئەمە چ دڵە ڕاوکەیەکی لەناو هێزەکانی دیکەی ناوچەکە دروست کردووە و بە تایبەتیش دەمەوێ باس لە دڵە ڕاوکەی تورکیا، ئەرمەنستان و کوردەکانەوە بکەم. هەروەکو دەزانین شەڕەکەی تر گەشتە ڕۆژی نوێم و دێم. دۆناڵد ترامپ دوو حەوتوی دانابوو، کەمتر ئێستاکە لە دوو حەوتو مایە بە پێی دۆناڵد ترامپ کە ئەوڕۆپیەکان بتوانن لەگەڵ ئێران ڕێک بکەون و دیارە مەرجی ئەوڕۆپیەکان زۆر زۆر قورسە. مەرجەکەشیان ئەوەیە کە ئێران ئەو مەرجانەی ئیسرائیل و ئەمریکا پێشتر لە پێشی دانابوون ئەمە قبول بکە و ئەمەشیان مەرجێکی زۆر تۆزێک قڕز دەبینین لە حاڵەتی ئێستادا لە بۆ ئێران. هێشتا هەتاوەکو ئێستا دیار نییە کە ئەمریکا دەکەوێتە ناو جەنگەکە یاننا و ڕنگ بێ درێژکردنەوەی ماوەی دوو حەوتە لە 38 سەعاتەوە بۆ دوو حەوتە پەیوەندی بۆەوە هەبێ کە بەڕێوەبەرانی ئەمریکا لە ناوە خۆیاندا دوو بەرەو سێ بەرەبن. هەمومان دەزانین لە ناو ئەو بەڕێوەبەرایەتی ئێستا ئەو کابینەی دۆناڵد ترامپدا گروپێکی سەر بە لۆبی ئیسرائیلی هەن ویانیش مەسیحیە ئیسرائیلیەکان و لە هەمان کاتدا گروپێکیش هەن کە ئەڵێن make again ئەمریکا گریتی، واتە سەر لە نوێ دروستکردنەوەی ئەمریکا و یانیش گەورەکردنەوەی ئەمریکا. و ئەو گروپەی دووەم پێیان وایە نابێ ئەمریکا لە بۆ هیچ کەسێکی دیکە شەڕ بکات، تەنانەت لە بۆ هاوپەیمانەکانیشی، تەنانەت لە بۆ ئیسرائیلیش. ئەمریکا پێویست ناکە پارە و مەسرەفی خۆی و خەڵکی خۆی لە شەڕدا خەرج بکە، ئەمانە دژی شەڕ. و ترامپیش لە نێوان ئەو دوو بەرەیەدا تاوەکو ئێستا دێو دەچێ و لە هەمان کاتدا بێگومان خۆکۆکردنەوەی ئێران لە دوای ئەو زەبرە گەورەیەی کە پێی کەوت ڕەزیل و ڕیسوا بوو لە شەوی یەکەمیندا، خۆکۆکردنەوەی و کەوتنە هێڕشکردن بۆ سەر تەلەبیب بۆ سەر ئیسرائیل کە ئێستاکە هەمومان دەزانین چ کارە ساتێکی لە ناو ئیسرائیل و ئیسرائیلەکاندا دروست کردووە. تەنانەت ئیسرائیل ناوێری ڕێگا بدا ڕۆژنامە نووسان بچنە ئەو شوێنانەی کە بۆمبابارانی لێکراوە، بۆیە لایەنی سەربازی و پیشەسازی و ئابووری و زیانەکانی ئیسرائیل بە تەواوەتی نازانین. ئەوەی ئێران کەم تا زۆر دەزانین، بەڵام ئەوەی ئیسرائیل بە هیچ شێوەیەک نازانین. لە بۆ هەندێک ئەمە درێژکرایەوە، بەڵام لەو بینەدا بابزانین و تەوەرەی سەرچیمان ئەوەیە لە ئەمڕۆکە ئەمە چ دڵە ڕاوکێشی لە نێوان کوردەکان و لە نێوان وڵاتانی قەفقاسیا لە نێوان تورکیادا ساز کردووە. هەروەکو دەزانن لە قەفقاسیادا ڕەوشێکی تایبەت هەیە، لەوێدا دیتر رووسیا و ئۆکرانیا خەریکی یەکترن. لە هەمان کاتدا تەماشا دەکەین هیندستان و پاکستان لە بەرامبەر یەکتر ڕاوەستاون. پێش ئێستا شەڕێکیان کرد، شەڕەکە بە پەلا ڕاگیرە و پاکستان بە تایبەتی هەندێک چەکی نوێی لە بەرامبەر هیند تاقیکردنەوە کە هیند چەک لە ئیسرائیل بەدی دەکا و پاکستان ئەم چەکانێکە تاقیکردنەوە سەری ئەمریکا و ئیسرائیلی سوڕمان لەوەیدا کە فڕۆکەکانی
بەهێزن، سیستەمی بەرگری ئاسمانی زۆر بەهێزە، موشەکەەکانی بەهێزن، ئەم جۆرەشتانە هەتا دوایی. بەڵام لە هەمان کاتدا لە قەفقاسیادا وڵاتێکی وەکو ئەزەربایجانمان هەیە. ئەزەربایجان وڵاتێکە هەم ئیتر پەیوەندێکی باشی لەگەڵ رووسیا هەیە، لە هەمان کاتدا پەیوەندێکی استراتیژی لەگەڵ ئیسرائیلدا هەیە، هەروەکو دەزانن سوتەمەنی ئیسرائیل زیاتر لە لای ئەزەربایجانەوە دابین دەکرێت و ئەمەش لە ڕێگەی تورکیاوە دەکرێت. ئەم کارە واتە نەوتی ئەزەربایجان دەگاتە تورکیا و تورکیاش دەیدا بە ئیسرائیل. لە هەمان کاتدا ئەزەربایجان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بۆ ناوچەکەدا، هەم ئەتوانێ وزە دابین بکە لە بۆ ئەوروپا و هەم ئەتوانێ هەرچەندە وڵاتێکی بچووکە لە چاو رووسیا، بەڵام ئەتوانێ هاوسەنگێک دروست بکە. بۆیە هەم ئەمریکیەکان هەم ئیسرائیلیەکان هەم رووسیا دەستیان بە ئەزەربایجانەوە گرتووە، وڵاتێکی زۆریش دەوڵەمەندە و لە ساڵانی ئایندەدا لۆبی ئەزەربایجان و لۆبی ئیسرائیلی زۆر بەیەکەوە وەکو هاوپەیمانێک کار دەکەن و ئەمە وای کرد ئەزەربایجان لە ساڵانی ڕابردوودا لە بەرامبەر ئەرمەنستاندا سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست بێنێ و هەموو ئەو ناوچانەی کە پێی وابوون ئەرمەنستان لە ساڵی 1991 داگیری کردنوە لە دوو شەڕدا توانی یەکلایی بکاتەوە. و لە هەمان کاتدا ئەزەربایجان بە پێی ئێران ئەزەربایجان ڕۆڵێکی زۆر سەرێکی دەبینێ لە بۆ ئیستیخباراتی ئیسرائیل لە دژی ئێراندا. لەو بینەدا تەماشا دەکەین لە بینی ئەزەربایجان و تورکیادا وڵاتێکی بچووکی وەکو ئەرمەنستانمان هەیە کە بە جینۆسایدە تێپەڕکراوە و لە ساڵانی ڕابردوودا لە ڕابردووی نزیکدا لە دوو شەڕدا دۆڕاندویەتی لە بەرامبەر ئەزەربایجاندا. ئیتر دوای ئەوەی ئەرمەنستان تەماشامان کرد لە شەڕەکاندا دۆڕاندی و هیوایەکی بە رووسیا نەما، رووسیا نەیپاراست، چونکە رووسیا لەو سەردەمانەدا لە ناو شەڕی ئۆکرانیادا بوو، نەیپاراست. ئەمە وای کرد کە ئەرمەنستان لە کۆبوونەوەی ئاساییشدا لەگەڵ رووسیا و وڵاتانی دیکەی ئاسیادا بەستویەتی لەمەدا بکشێتەوە کە یەکەیەکی سەربازی ئەو وڵاتانەیە، ئەتوانین بڵین ناتۆیەکی بچووکی ئەو وڵاتانەیە ئەرمەنستان لەوێدا خەریکە پەیتە دەکشێتەوە، ینی بەشداری کۆبوونەوەکان ناکە بە هیچ شێوەیەک و ئەمە پێدەچێت لە ئایندەدا بکشێتەوە. بەڵام لە هەمان کەدا چاوی لە وڵاتانی خۆرئاوایە بۆ ئەوەی بیپارێزن، چاوی لە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و فەڕەنسایە پەیوەندێکی زۆر خۆشی پێشخستووە. بەڵام هەتاوەکو ئێستا ئێمە سوپای ئەمریکا و ئەوروپا لە ئەرمەنستاندا نابین. لە نێوان ئەزەربایجان و تورکیادا ئەرمەنستان ناوچەیەکی زۆر بچووکی هەتاوەکو ئێستا لە بەردەستدایە. ئەو ناوچەی گفتوگۆی لەسەر نییە کامە خاچی ئەرمەنستانە، بەڵام ئەزەربایجان دەیەوێت لەو ناوچەیەدا خەتێکی فیزیکی واتە خەتێکی وشکانی دروست بکە بۆ ئەوەی جوگرافیاکەی بە تورکیا ببەسترێتەوە. لە بەرامبەر ئەوەدا دەیان هەوێ یاسایەک بە ئەرمەنستان ئیمزا بکەن تاوەکو ئەرمەنستان ئیتر ئەو ناوچەیە بدەن بە ئەزەربایجان، واتە دەسەڵاتی دەوڵەتی و سەروەری دەوڵەت لەو ناوچەیەدا نەبێ. کێشەکە لێرەدایە. لە هەمان کاتدا ئێران بە تەواوەتی دژی ئەوێ، چونکە ئەگەر بێت و ئەمە بکرێ
ئەمە لە شوێنێکدا ئەکرێت کە سنووری ئەرمەنستان و ئێرانە. ئێران ئەمەی ناوێت چونکە ئەو کاتە پەیوەندی قەفقاسیا و ئێران بە تەواوەتی دائەبڕێ. لێرەدا دەبینین کێشەکە دروست بووە تاوەکو ئێستا لەو ماوەی ئەو دو-سێ ساڵە ئەزەربایجان و تورکیا لە ترسی ئێراندا ئەم هەنگاویان نەناوە لە بەرامبەر ئەرمەنستان. ئەرمەنستان بەردەوام پشتی خۆی بە ئێران بەستووە چونکە وەکو وتم پەیوەندی خۆی لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ ئەمریکا زۆر باش کردووە، بەڵام هەتاوەکو ئێستا هێزێکی سەربازی فەڕەنسی و ئەمریکی لەوێ نین کە لەوێ نین ئیتر پشت و پەنای ئەو وڵاتە بچووکە کە لە ڕووی ئابووریشەوە زۆر هەژارە ئاساییە پشت و پەنای خۆی بە ئێران ببەستی. بەڵام ئێستا کە ئێران لەناو شەڕێکدایە، ئێران لەناو شەڕێکدایە تەماشا دەکەین لە پڕەوە دوێنێ ینی ئەم شەو پاشینیان سەرۆکی ئەرمەنستان هەنگاوێکی عاقلانەی ناو سەردانی تورکیای کرد، سەردانی ئەردۆغانی کرد. ئێستا کەش میوانی ئەردۆغانە ئەمڕۆکە بەنیازن کۆبوونەوەیەک ساز بکەن و ڕنگ بێ کۆمەڵێک بڕیار بدە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە حەزەکەم ئەمە هەڵسەنگێنم لەوە ئەمە لە دوای ئەوە دەینە سەر کوردەکانیش. کوردەکان دەبێت چ ئەزمونێک لەو هەڵمەتەی پاشینیان وەربگرن. هەروەکو وتم وڵاتی ئەزەربایجان هەم لە رووسیا بێمنەتە، هەم پەیوەندێکی زۆر خۆشی هەیە لەگەڵی، هەم لی بێمنەتە لە بەرەوەی رووسیا لە سەردەمێکدا کە لەگەڵ ئۆکرانیا لەناو شەڕدایە و کۆتایی شەڕەکە نەهاتیە. ئەگەر بێت و ئەزەربایجان شتێک بکات تەنانەت رووسیا پێشی خۆش نەبێ ڕنگ بێ نەتوانی جەبهەیەکی شەڕی لەگەڵ بکاتەوە و ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە لە بۆ ئەزەربایجان کە سەرۆکێکی ئەگرەسیف و هێڕشکاری هەیە واتە عەلیۆف هەموو سەرکەوتنەکانی خۆی لە شەڕدا دەدۆزێتەوە و لە دوو شەڕی ڕابردوودا سەرکەوتنی گەورەی بەسەر ئەرمەنستاندا بەدەستهێناون. لە هەمان کاتدا ئەزەربایجان هەروەکو وتم ڕۆڵێکی زۆر بەکاریگەر لە بۆ ئیسرائیل دەبەستێت لە دوو لایەن، لەلایەک لە دژ ئێران ڕۆڵێک دەبەستێ، لە لایەکی دیکە وزە لە بۆ ئیسرائیل دابین دەکە، وزە لە بۆ ئیسرائیل دابین دەکە و ئەمەش لە ڕەوشێکدا کە ئیسرائیل زۆر پێویستی بەوزێ بە تایبەتی لە ڕەوشی شەڕدا زۆر گرنگە. لە هەمان کاتدا ئەزەربایجان ڕۆڵێکی زۆر گرنگیشی هەیە لە بۆ ئەوروپا، چونکە ئەوروپا لە ئایندەدا و لە ئێستادا لە دوای شەڕی ئۆکرانیاشدا رووسیا بەهێزێکی دژمنی خۆی دەبێنێ لە ناوچەکەدا، چونکە ئەوروپا پێی وایە ئۆکرانیا حەوشی پشتەوەی ئەوروپایە، هەر کاتێک ئۆکرانیا بکەوێ ئەوە ڕاستەوخۆ سنوورەکانی یەکێتی ئەوروپا دەبنە ئامانجی رووسیا دەکەونە شێر هەژمونی رووسیادا، بۆیە دەبێ هاوسەنگی خۆیان لەگەڵ عەلیۆفی ئەزەربایجان ڕابگرن و زۆر گرنگی پێدەن. بۆیە عەلیۆف ئەمە بە دەرفەت دەبینێ لە سەردەمێکدا کە ئێران لەناو شەڕێکدایە و رووسیا دەستی بەستراوە بە شەڕی ئۆکرانیا، ڕنگ بێ هەوڵ بدا پەلامارێکی دیکەی ئەرمەنستان بدە، چونکە پێشتر لە قسەکاریدا گوتبووی لە شەڕی یەکەمیندا بە تایبەتی شتێک نییە بە ناوی ئەرمەنستان وڵاتی ئێمەیە، شتیواشی دەگوتن. ئیتر من ئەمە بەڕاستی بە مەترسی دەزام، هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین سەرۆکی ئەرمەنستان پاشینیان بە پەلا خۆی گەیاندە تورکیا و لە هەمان کاتدا تورکیاش لەو شەڕی ئێراندا، لەو شەڕی لە بەرامبەر ئێراندا دەکرێت بێگومان مەترسیی زۆر گەورەی هەیە. ئێران و تورکیا دوو ڕەکەبەری ناوچەکەن لەسەر هەژمونگەرایی، لەسەر ئابووری، لەسەر هەر شتێک، بەڵام دوو وڵاتیشن 300 ساڵە شەڕیان نەکردووە. لە هەمان کاتدا ئیسرائیل ئیتر چاوی بڕیوەتەوە ئەوەی کە ببێتە تاقە هێزێکی هەژمونگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، لە بۆ هەندێک دەبێت سەرەتا
ئێران و لە قوپۆپەکانی لەناو ببە بەڵام ڕۆلی تورکیا هەتاوەکو ئێستا چی بووە بۆە بە تایبەتیش دوای هەڵەشانەوەی یەکێتی سۆڤێت تورکیا لە ڕۆژهەڵاتی هاوڕازدا هێزێک بووە پەرەی پێدراوە گرنگی پێدراوە بۆ ئەوەی هاوسەنگی ببینێ لە بەرامبەر ئێرانی شیعەدا وەکو هێزێکی سنی ئیسلامی تورکی ئەگەر بێت و ئێران بڕوخێ گرنگی تورکیا چی دەبێ لەو ناوەدا بۆیە ئەوەی تورکیا لێی ئەترسێ ئەوە نییە کە ئیسرائیل پەلاماری تورکیادا دوای ئەوە سڕی تورکیا دێ بەڵام ئەوەیە کە هەژمونگەرایی شتێک نامێنێ بە ناوی هەژمونگەرایی تورکیا لە ناوچەکەدا بۆیە تورکیاش زۆر نیگەرانە لێرەدا تەماشا دەکەین پاشینیان و تورکیا وەکو دوو هێزی نیگەران لە ناوچەکەدا بەرام بەڵام هەر یەکە و نیگەرانیەکانیان جیاوازن یەک دەگرنەوە بە ئەمە وەکو ئەمە من بەخۆم وەکو یعنی میلەتێک کە لە جینۆسایدا تێپەڕکراوە و هەروەکوتم دووجار لە شەڕدا دۆڕاندوێتی مەبەستم ئەرمەنستانە هەڵمەتێکی زۆر عاقلانە دەکات لە کاتێکدا کە ئاراستەی شەڕەکە ئەنجامی شەڕەکە کۆتایی شەڕەکە هیچی دیار نییە و ئێران دەکەوێتە ناو ئەمریکا دەکەوێتە ناو شەڕەکە یاننا ئەگەر ئەمریکا کەوتە ناو شەڕەکە هەڵوێستی وڵاتانی دیکە چی دەبێت چی نابێ ئەمیان هەتاوەکو ئێستا نازایی ئەم شەڕە چەند درێژە ئەگەکێشێ ئیتر چه هێزێکی تر تێیدا لەم شەڕەدا دەگڵێ ئەمیان دیار نییە مەترسی ئیتیفاقی تورکیا و ئێران ڕنگ بێ هەبێ ئەگەر بێت و ئێران بتوانێت بەرگری بکە لە بەرامبەر ئەو هەڵمەتانی خۆر ئاوادا ئەوەش هەیە لەو کاتانەدا بێگومان تەماشا دەکەین کەسێکی وەکو پاشینیان دەیەوێ بەلایەنی کەمەوە ئیتر تورکیا لە دەست خۆی بگرێ بۆ ئەوەی خۆی لە بەرامبەر هەڕەشەکانی ئەزەربایجان لەو کاتەنا دیارەدا بپارێزی کە هیچ کەس نییە بەرگری لێ بکە جا لەو چوارچێوەیەدا تەماشا بکەین لە مانگی نیساندا تەماشا دەکەین ئەو جەلان شتێکی باس کردووە لەگەڵ پەروین بۆڵدان بە تایبەتی و لەوێدا ئیتر شتێکی نووسیوە ویانیش گفتوگویە کراوە گفتوگویەکە کراوەتە نووسراو و ئەو نووسراوە 13 لاپەڕێ ئێستا کە لە دەستی منیشدایە لەوێدا ئەو جەلا وابزانم 27 ناوی ئیسرائیل دێنێ و باس لەوە دەکا کە ئیسرائیل لە ئایندەدا دەبێتە هەوڵەدا لەگەڵ ئەمریکا ببێتە تاقە هێزێکی هەژمونگەرایی لە ناوچەکەدا و کوردەکانیش بەکاردێنێ ناوچەکەش دەکاتە غەزە و سڕی تورکیاشتێ لە هەمان کاتدا باس لەوە دەکا تاقە کەسێک کە ئاستەنگ بێ لە بەرامبەر ئەوە و بیهەوێ تورکیا لەو قەیرانە ڕزگار بکە لەو هەڕەشەی ڕزگارکە بە تەنیا منم چونکە ئیسرائیل چاوی بڕیوەتەوە کوردەکان و لەوێدا باس لە پێدە و قەندی لیژ دەکا یعنی قەندی پێدە لە ژێر کۆنتڕۆلی ئیسرائیلدایە و لێدوانەکەی کۆتایی مراد قەڕەیەلانیش کە جارێک باس لەوە دەکا موشەکمان هەیە و ئەکرێت چەند کیلۆمەتر بڕۆن وشتیوە باس لەوە دەکا ئەڵێ ئەمانە نمونەیەکن کە ئیسرائیل دەستی هەیە لەگەڵ کوردەکاندا بە تەنیا ئەو کەسەی کە دەیهەوێ ئەو کەسێک کە دەتوانێت ئەمە ڕاگرێ منم لێ تەماشامان کرد ئەو نامەیە دزەی کردە ناو چاپەمەنی لە دەستی منیشدایە و ئیتر تەماشا دەکەین دوای ئەو نامەیە گفتوگۆ و هەڵسەنگاندنی جیاوازکران هەر کەسێک لە پەنجەرەی خۆی تەماشای کرد ئەو کوردانەی کە چەپڵە ئێستا لە بۆ ئیسرائیل لێ ئەدەن و لە ئیسرائیل باش نەگەیشتون کە ئیسرائیل هێزێک نییە پشت بە پرۆکسیەکان بەبەستێ هێزێکە بەخۆی کار دەکا
و ئەزمموی ئیسرائیلمان هەیە لە ساڵی 60ەکاندا کە لەلایەک هانی کوردەکان ئەدا بۆەوەی لە دژی عەبدولکەریم قاسم هەڵبستن، بەڵام دوایەوەی شای ئێران و سەددام لە جەزائیر ئیتیفاق دەکەن و ئاژبەتاڵێک دروست دەبێ. ئەمجارە تەماشا دەکەین کوردەکان بەبێ کەس و بەهێتیمی دەمێننەوە. تەنانەت کاتێک مەسعود بارزانی ئیتر ناچار دەبێ هەست بەوە دەکا کە ئەو کاتە خومینی ئامادەکاری شتێک دەکات لە پاریسێ، هێشتا خومینی نەگەڕاتەوە و جگە لە خومینی کەسێکی کە نابینێ کە پەنای بۆ بە مەسعود بارزانی بەخۆی هەوڵەدا بێتە ئەوروپا و کە دێتە ئەوروپا دێتە نەمسا، لەوێدا ئیستیخباراتی عراقی پێی دەزانن و هەوڵی تیرۆرکردنی دەدەن، دوو کەس لە هاوڕێکانی بریندار دەبن و لەو کاتەدا هیچ لۆبی ئیسرائیل کە لە نەمسا زۆر بەهێزە بە هیچ شێوەیەک یارمەتی نادەن و یاسر عەرەفاتی سەرۆکی بزوتنەوەی تحریری فەڵەستینی ڕزگاری خوازی فەڵەستینی یارمەتی ئەدا و لە دەستی ئیستیخباراتی عراقی ڕزگاری دەکەن. ئیتر ئەو کۆمەڵە ئەزمونانە هەن. لەو حاڵەتەدا ئەمەیان یەک. دووەمینیان ئیسرائیل بۆ خۆی ئەم کارە دەکات. بێگومان ئەکرێ لە هەر هەڵو مەرجێکدا دەرفەتی نوێ بێنە ئاراوە و سوودیان هەبێت لە بۆ کۆمەڵێک لایەن لە ناو ئەوانشدا کوردەکان، ئەمە بە جێگای خۆی. بەڵام لە هەمان کاتدا شتێکی دیکە هەیە کە ئۆجەران لێرەدا دەیەوێ بڵێ، یعنی ئۆجەلان ناڵێ ئێمە لەوێدا ناڵێ ئێمە لەگەڵ تورکیا ئەچین شان بە شان ئیسرائیل کار شەڕ دەکەین. وە دیارە تورکیا لە بەرامبەر ئیسرائیل شەڕ ناکات، تورکیا ڕێگا خۆش دەکا لە بۆ ئیسرائیل. ئەوەی تورکیا لە سووریا کردی هەمووی کەوتە خزمەتی ئیسرائیل. ئێستاکە ئەو شەڕی دەکرێت فڕۆکە ئەو فڕۆکە بەنزین هەڵگرەکان لەسەر ئاسمانی سووریا ڕادەوەستن، لەوێدا فڕۆکەی F-35 بەنزینیان تێدەکرێ و لەسەر عراق ئەچن بۆ دومانی ئێران دەکەن و دەگەڕێنەوە. و پێشتر لە سەردەمی ئەسەددا چیای هەرمون هەیە کە ئێستا ئیسرائیل داگیری کرد، لەسەر ئەو چیایە بارەگایەکی سەربازی گەورەی سووریا هەبوو و لەوێدا سیستەمی ڕاداری هەبوو. ئەو سیستەمە ڕاداریە لە هەمان کاتدا بە ئێران و بە حیزبوڵڵا و بە حەشدی شەعبی و ئەوانەشەوە، یعنی بە عراقیشەوە بەسترا بووە. هەر کاتێک هەلی نەوەکو فڕۆکە بەڵکو هەلیکۆپتەرێکی ئیسرائیل فڕی بواە، ئیتر لەوێدا ڕادارەکانی سووریا ئەیان گرت و ئیتر زانیاری پەلەیان دەگەیاندا ئەو وڵات و هێزانەی ناوچەکە کە فڕۆکەیەکی ئیسرائیلی هەڵساوە. بەڵام ئێستاکە هیچ ئاستەنگیەکی لە پێشدا نەماوە. مەبەستم سووریا بە تەواوەتی ئاسمانەکەی کەوتۆتە ژێردەستی ئیسرائیل و حکوومەتی ئەحمەدولشەڕعیش هیچ شتێک ناکە لە دژی ئیسرائیل، بە تەنیا نامە ڕەوانە دەکا ئەڵێ ئێمە دژمنێکی هاوبەشمان هەیە، وەرە کابەیەکەوە کار بکەین، مەبەستی ئێرانە. یعنی ئەوەی ئەردۆغان بیکە لە بەرامبەر ئیسرائیل نییە ئەوەی، بەڵام ئیسرائیل وەکووتمان کە دەیەوێت بێتە هێزێکی هەژمونگەرە و ئێرانیش کاتێک لە ناوچەکەدا وجودی نەمێنێ وانیش هێزی هەژمونگەرایی خۆی بە تەواوەتی لە دەست بدە، ئەوە پێویستیەک بە تورکیا نامێنێت تورکیا لەمەدا ئەترسێ. کێشەکەی ئیسرائیل و نێوان ئیسرائیل و تورکیا لەمەدایە، بەڵام بە هیچ شێوێک ئۆجەلان ئەمە ناڵێ. ئۆجەلان پەیامەکەی لە ڕاستیدا ئەوەیە، دەیەوێت پەیام بە تورکیا بدە، پەیام بە تورکیا بدە بەڵێ تەماشاکە هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر تۆ هەیە، ئەگەر تۆ ئیتیفاقێکی ڕاستەقینە لەگەڵ کوردەکان دەکەی، ئەوە کوردەکان ناچنە باوەشی ئیسرائیل، نابنە پرۆکسیەکی ئیسرائیل، ئێمە نابینە هەڕەشە بۆ سەر تورکیا. وە پێم وایە ئۆجەلان لە حاڵی ئێستادا بە هەمان شێوە لە بەرامبەر ئێرانیش بیر دەکاتەوە. ئەمە لێرەدا بۆ باز دەکەین
ئەو دوو نمونەیە بە تایبەتیش نمونەی پاشینیان ئەمە دەمانەوێت بە بەراورد بکەین بە هەڵوێستی نابەرپرسیارانەی جالیەی کوردی کتلەی کوردی ڕەوەندی کوردی بە تایبەتی ئەڵێم ڕەوەند چونکە ئەوانی ناوخۆ ڕاستی ئەگەر وەهاش بیر بکەنەوە وها قسە ناکەن زۆر بە بەرپرسیارانتر قسە دەکەن حیزبەکانی زۆر زۆر بە بەرپرسیارانە قسە دەکەن چونکە ڕەوشەکە زۆر زۆر مەترسیدارە لە ڕەوشی وادا تۆ بڕیاری هەڵا بدەی دوژمنەکەت ویانیش باڵێن ئەگەر ئێرانە ئەمە بە ئاسانی ئەکرێ لە سەردەمێکدا بتانی کۆمەڵ کوشت بکە یعنی لە بیرمان نەچێ لە سەردەمێکدا کە عراق لە پەل و پۆخرا بوو هێزەکەی شکا بوو ڕەزیل و ڕیسواکرا بوو لە شەڕی کوێتدا لەو سەردەمەدا تەماشامان کرد لەو سەردەمەدا توانی قەتل و عامی شیعەکان بکە و هەمویان وە دەربنێ هەر هەمویان ڕایان کرد و چوونە ئێران ئەگەر ئێران نەبووە هەر بە میلیۆنان شیعە دەمرد دەکوژران ئەمە زۆر زۆر گرنگە هەتا وەکو ئێستا لە هیچ شوێنێکدا هیچ ئیشارەتێک نابینین لە بۆ ڕووخاندنی ئێران هیچ شوێنێک ناوین وڵاتێکی وەکو سەددام کە ئەوها پەل و پۆی خرابوو هێزی نەمابوو چەچی نەمابوو فڕۆکەی نەمابوو تانکی نەمابوو تۆپی نەمابوو توانی سەرکوتی شیعەکان بکە و دوای ئەوە توانی کوردەکانیش هەتا زەڵێ و حاجی و مەران ڕاو بنێ ئەمە ئێران ئەتوانی لە حاڵەتێکی وادا زۆر زۆر خراپتر بکە و کۆمەڵکوژیشی بکە لە بۆ هەندێک بەڕاستی زۆر 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 گرنگە مرۆڤ ئەزمون لەوە وەربگرێ یعنی حەماسەتی سەر سۆسیال مێدیا پۆپیلیزمی سەر سۆسیال مێدیا و لە هەمووی ناخۆشتر ئەمانە بە کەسانی وەکو ئێمە دەڵێن ترسنۆک بە خۆت ئەتۆ لە ئەوڕۆپا دابنیشی خەڵکی دیکەهان بدەیت کە شان بەشانی ئیسرائیل چەپڵە لە بۆ ئیسرائیل لێ بدە لە ناو خۆدا هەڵبستێ ڕاپەڕین بکە لە حاڵەتێکدا کە ڕەوشەکە دیار نییە ئەگە دیار بێ کێشە نییە بەڵام لە حاڵەتێکدا کە ڕەوشەکە دیار نییە ئەمە کارێکی هەتا دوای نابەرپرسیارانەیە ناسیاسیانەیە و نائەخلاقیانەیە دەبێ مرۆڤ لەو چوارچێوەیەدا ئیتر لە ڕەوشی نادیاردا بەڕاستی بەپێی حەماسەت و بەپێی ئارەزوو و بەپێی هەستەکانی خۆی بڕیار نەدا ئێمە هەتاوەکو ئێستا نازانین و لە شەڕەکاندا لە بیرمان نەچێ شەڕ دوای تەقاندنی تۆپی یەکەم دوای تەقاندنی موشکی یەکەم ئەو شەڕێک کە پیلان کراوە لە سەدی 99 دەگۆڕدرێ شتێکی کە دروست دەبێت کە ئامانجەکەی ئاکامەکەی بەرەو کوێ دەچێ بە هیچ شێوەیەک دیار نییە ئەمریکا ڤێتنامی داگیر کرد 5,000 کەسی لێکوژرا بەڵام چۆن ڕای کرد ئەمریکا لە ئەفغانستان تالیبانی دەرکرد هەتا ناو سنووری پاکستانی برد بەڵام تەماشا دەکەین دوای 20 ساڵ تەسلیمی کردەوە ئەمریکا لە عراقدا هەمان شتی کردیتر عراقی لە پەل و پۆخست بەڵام دوایی عراقی کردە دیاریەک لە بۆ ئێران و بەخۆشی بە پەلەپەل ئۆباما ڕای کرد لە عراقدا لە دوای داعشدا دیسان بە شێوەیەشکە گەڕانەوە تورکیا ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی بینی لە شەڕی سووریادا بەڵام ئێستا کە تەماشا دەکەین سووریا بە تەواوەتی کەوتۆتە خزمەتی سعودیا و لە هەمووشی گرنگتر کەوتۆتە خزمەتی ئیسرائیل مرۆڤ دەبێ ئەزمون لەوانە وەرەبگرێ بەو شێوەیە دێمە کۆتایی بەرنامەی ئەم جارەدا سوپاسی سەرنجەکانتان دەکەم سوپاس بۆ ئەوانەی تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون لە ئایندەدا ئەو بەرنامەیە دەبینن تکایە ئەوانەی نەبوونەتە ئابۆنە کەناڵەکە ئابوونە و سوبسکرایب بکەن سوپاسدانەکەم تکە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون کاتێکی خۆش